یاریەکانی خولی ئەستێرەکانی عێراق بە چڕی بەردەوامی هەیە و وا بڕیارە ڕۆژانی سێشەممە و چوارشەممە یاریەکانی هەفتەی 12 خولەکە بەڕێوە بچن. سێشەممە 5 یاری ئەنجام دەدرێن لە کاتژمێر 3 دواییوەڕۆ 2 یاری لە یەک کات بەڕێوە دەچن. شۆرتەی پاڵەوانی چواروەرزی ڕابرد و پێشوازی لە مووسڵی تازە میوان دەکات. دیالاش میوانداری لە زەورا دەکات. لە کاتژمێر 5 و 30 خولەکی ئێوارەش 3 یاری دیکە بەڕێوە دەچن. لە یاری لوتکە و کلاسیکۆی کوردستان هەولێر پێشوازی لە دهۆک دەکات. هەردوو تیپ دوایین یەکەی مەشکیان لەسەر یاریگای فرانس و هەیری ئەنجامدا. هەولێر لە توانەکانی مامادە و دیارە و عەلا ڕەعەت بەهۆی پێکان و ئاکۆ حوزێر بەهۆی کارتەکانەوە بێبەش دەبێت. لە دهۆکیش تەنها پێشەنگ عەبدوڵڵا بەهۆی پێکانەوە یاری ناکات. لە هەمان کات ئەمانەی بەغداد لەسەر یاریگای کەرخ ڕوبەڕووی قۆجەوی هاوشاری دەبێتەوە. گەرمەش پێشوازی لە قاسمی دواوەی ڕیزمەندی دەکات. چوارشەممە یاریەکان درێژەی دەبێت و بە 5 یاری دیکە یاریەکانی ئەم هەفتەیە کۆتایی دێت. لە کاتژمێر 3 دواییوەڕۆ نەورۆز لەسەر یاریگا نێودەوڵەتیەکەی لە شاری سلێمانی پێشوازی لە تەڵەبە دەکات. ئامانجی کوڕانی وەلی کەریم درێژەدانە بە سەرکەوتنەکان. لە هەمان کات زاخۆ لەسەر یاریگەیانەی زەورا دەبێتە میوانی کارەبا. کوڕانی خابوور چاویان لەوەیە بگەڕێنەوە بۆ بەدەستێنانی سەرکەوتنەکان. هەر لە کاتژمێر 3 غەڕاف پێشوازی لە نەفت دەکات. لە کاتژمێر 5 و 30 خولەکی ئێوارەش 2 یاری ئەنجام دەدرێن. نەجەف میوانداری لە نەفتی میسان دەکات و میناش پێشوازی لە کەرخ دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.